لە 4 ژولای و لە ڕۆژی سەربەخۆیی ئەمریکا جەمیل وایەک یەکێک لە دامەزرێنەران و ڕێبەرانی پارتی کرێکەرانی کوردستان لە ڕۆژنامەی واشنگتن پۆست وتارێکی زۆر گرنگی بڵاو کردەوە کە تێدا لە تورکیا داوای ئاشتی دەکات و دەڵێ ئێمە لە قۆناغێکی هەستیار داین و نابی ئەم هەڵە لەدەست بدەین. بەڵام بەرپرسانی تورکی دەڕوانە ئەو وتارە وەکو پرۆپاگەندەی تۆرۆریستی. بۆ تێشستە سەر ئەم وتارە ڕۆژنامەنووس و چاودێر ئارێز ئەنداریاری لە ڕێگای سکایپەوە لە ستۆکهۆلم لە گەڵماندایە. کاگارێز خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشن. ئێوە وەکو ڕۆژنامەنووس چاودێر و شارەزایەک لە بارەی بزوتنەوەی کوردی لە تورکیا چۆن دەڕوان ناوەڕۆکی ئەو وتارە؟ بەڵێ پێشەکی سڵاو و ڕێز بۆ بەڕێست و بۆ سەرجەمبینەرانی بەڕێستان بەرنامەکەتان. خۆی لە ئەساسدا بابەتەکە گرنگەکەوەیە کە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست کە ڕۆژنامەیەکی کاریگەرە لە ئەمریکا لە ئاستی دنیادا بە هەمان شێوە کاریگەرێکی زۆری هەیە. ئەگەر هەڵەنە بم ڕۆژانە نزیکەی 500,000 تۆزێک کەمتر بڵاوە بێتەوە لە یەک شەمانە زۆرتر و لە پێگەی ئۆنلاینیشی سەرجەم سیاسیەکانی ئەمریکا و دیپلۆماتکارەکانی ئەمریکی و دنیا ئەتوانم بێژم ڕۆژانە چاو لە بابەتەکانی واشنگتن پۆست دەکەن. لەو ڕۆ مرۆڤ دەتوانێت بڵێ کە گرنگیەکەی لەوەدایە کە بۆ سەرکردەیەکی کوردی تێز و تێڕوانینی خەباتی ڕزگاری پازی خۆیان پارتەکەیان بە شێوازێک ئەتوانێت بگەینێتە سەرجەمۆ کەسانێک کە مخاتەبن لە واشنگتن پۆست. لەو ڕۆ بە بۆچوونی من گرنگیکی تایبەتی هەیە. بێگومان واشنگتن پۆست یەکێک لە هەرە ڕۆژنامەناوەکانی ئەمریکادایە. ئایا بڵاوبوونەوەی وتارێکی لەو جۆرەدا ئەوەندە گرنگە کە سەرنجی دەسەڵاتدارانی تورکی وا ڕابکێشیت و ئەو جۆرە کاردانەوەیان هەبێت؟ بێگومان خۆی لە خۆیدا ئەوەی کە لەو وتارەدا بڵاو کراوەتەوە گەلی کورد بۆ خۆی چالاکانی کورد ڕۆژنامەنووسانی کورد بە گشتی گەلی کورد شارەزای ئەو زانیاریانەیە، یعنی پارتیەکانی کوردستان یا بەڕێزبای وەکو داها جاریکەش نووسین و وتاری وای هەبێ. بەڵام گرنگەکەی لەوەدایە کە بۆ جاری یەکەمە لە ئاستێکی وا لە ڕۆژنامەیەکە کە مخاتەبێکی تایبەت بە خۆی هەیە لە دنیادا بە تایبەت لە ئەمریکادا بڵاوەکرێتەوە. ئەگینە ڕۆژنامەی واشنگتن پۆست پێشتر زۆربەی کاربەدەستانی تورک ڕەنگە وڵاتانی تری دنیاش بابەت وتاری و ئارتیکلی خۆیان تێدا بڵاو کردوێتەوە و بە کەیفی خۆیان شرۆڤەی سیاست و دیپلۆماتیکی خۆیان کردووە. بەڵام لێرەدا چونکو گەلی کورد هەمیشە محکوم و بە سەرکوتکردن بە سانسۆرکردن بە بایکوتکردن گرنگەکەی لەوەدایە بۆ کاربەدەستانی دەوڵەتی زۆر تووڕەن لەوەی کە ڕاستیەکان ئەگەینێتە دەرەوەی خۆیان. کاکارێزان ڕۆگوزانن جەمیل وایەک یەکێک لەو سێ کەسە داواکراوانەیە و پاکەکە شێشتا لە لیستی ڕەشی ئەمریکادایە. بەڵاوکردنەوەی وتارێکی بایەک لە واشنگتن پۆست جگای سەرنجڕاکێشان و سەرسوورمانە بۆ زۆر کەسان. ئایا ئەمە گۆڕانێکە لە ڕێبازی ئەمریکا یان شیانی هەیە پەیوەندی بە فشارەکانەوە هەبێت بۆ سەر تورکیا؟ بەدڵنیایە و هەردووکی ئەگەرم تۆزێک گەڕینەوە دواوە ئەمریکا لە سیاسەتی خۆی بەرامبەر بە کورد لە ڕۆژاوای کوردستان هەندێک گۆڕانکاری دروست کرد، ساپۆرتی کوردی کرد، سپۆنسەری کوردی کردووە کە ئەو خەتەش مەسەڵەن نزیکە لە تەنان وتارەکەی بەڕێزبایەکیش هاتووە کە نزیکە لە بیرۆکەی بەڕێز وەجەلان بەخۆ بەڕێوەبەری دموکراتیک. هەم گوشارێکیشە بۆ تورکیا بە سیاسەتی دەرەوەی نزیکایەتی لە رووسیا نزیکایەتی لە گروپە جیهادیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریادا ڕوبەڕۆی تۆزێک پەراوێز خراوەتەوە. لەو پەراوێزش ئێمە بینین کە بارەها کاربەدەستان و ڕادارانی دەوڵەتی ئەمریکا ڕاستەخۆ دژی دەوڵەتی تورکیە هەرچەند بە موشکی S-400یان کردوێتە بانە بەڵام هەڵوێستیان کردووە. جەمیل وایەک لە وتارەکەیدا داوای ئاشتی دەکات نەک شەڕ. چما چاوەژۆڵە و یا خۆی ئیبراهیم کاڵن بەو جۆرە کاردانەوەیان هەیە و وتارەکە بە پرۆپاگەندەی تۆرۆریستی ناو دەبن؟ بگومان بە پرۆپاگەندەی تێرۆریستی ناوبەزەرکردنی دووتارەکە شتێکی زۆر ئاسایە لەبەرەوە کە تورکیا لە تاسە ئێسقان دژی کورد و خەباتی ئازادی خوازانێک گەلی کوردە. بەڵام لێرەدا گرنگی وتارەکە لەوەدایە کە جاری یەکەمە کورد ئەتوانێت مەسەڵەن بە ئالاستێکی وادار لە ڕۆژنامەیەکی وادا وتەی خۆی کە ئازادی خوازی، ئاشتی خوازی، دموکراتیزەکردنی سیستەم لە تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو تانسیلێکە
بینیمانە لە چەند بەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کردووە ئەمە خۆی لە خۆیدا ئەبێتە باعثی نیگەرانی کاربەدەستانی دەوڵەتی تورک کە مەبادا دنیاش ئەو ڕاستیانە بزانێت دەگەینە دەوڵەتی تورک ڕایدارانی دەوڵەتی تورک بۆ خۆ دەزانن کە گەلی کورد گەلێکی ئاشتی خوازە جگە لە ئاشتی هیچ شتێکی پێ نەکردووە پانابردن بۆ چەک جگە لە ناچاری و کەشوهەوایە کە خۆیان سەبەب و هۆکارەکەیان هیچ دلیلێکی تێ نەبووە. کاک ئارێز وتارەکە لە ژیاتی ئەوەی وەکو دەوترێ بە بەشێک لە مافەکانی ئازادی بیرروبوو چون تەماشا بکرێت بەڵام کاربەدەستانی تورکی وەکو پرۆپاگاندەی تیرۆریستی لێ دەڕوانن لەو بڕواایەدان ئەگەر لەو چوارچیوە بواە واشنگتن پۆست ڕۆژنامەیەک لەو ئاستەدا ڕێگا بە بڵاوکردنەوەی دەدا؟ پێم وان نییە چاولێکن کای ڕۆژنامەوەری کارێکی ئازادە تا ڕادێ ڕۆژنامەی واشنگتن بوو نزیکەی 140 ساڵە دامەزراوە لەو 140 ساڵە بەڵکو بە هەزاران ئارتیکڵی بڵاو کردوێتەوە نووسەرەکانیان لە نەتەوەی جیاجیا لە پێگەی جیاجیا لە ستاتوی جیاجیادا بوو بێتن لەو قەناعەتەدام و کارێکی ڕۆژنامەوانیە هەنگاوێکی باش ئەوەنش کە بڵاوکردنەوەی ئەو وتارە قازانجی بۆ ڕۆژنامەی واشنگتن پۆست بۆ باوەڕکە بۆ هیچ لایەنی چون زۆرتر کەوتوێتە ڕۆژەفەوە. ئارێز ئەنداریاری ڕۆژەمانووس و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. سپاس بۆ بەڕێستان.